ساڵی 2025 ساڵێکی پڕ لە قەیران بوو لە هەرێمی کوردستان. ئەنستیتیۆی ئیست فۆرم لە راپۆرتێکدا شیکاری بۆ دۆخی هەرێم لەم ساڵدا کردووە و دەڵێت ئەو ساڵە پڕ بوو لە قەیرانی سیاسی و ئابووری و ئەمنی. دەسەڵاتدارانی هەرێمیش نەیانتوانی بە کارامەیی لەگەڵ قەیرانەکاندا مامەڵە بکەن. هەرچەندە لە کۆتایی ساڵی 2024 هەڵبژاردننی دیزاینکراوی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو، بەڵام لە ساڵی 2025دا پارتی وێکێتی بەهۆی ململانێ و شەڕی پۆست و کورسیەوە نەیانتوانی حکوومەتی هەرێم پێک بێنن. هەر بۆیە کابینەی نوێم وەک کابینەیەکی ماوە بەسەرچوو بەردەوام بوو لە بەڕێوەبردن و حکومڕانی. پەرلەمانی کوردستانیش کە لە ساڵی 2022 بەسەر چووە و لە ساڵی 2023 لەلایەن دادگای فیدراڵیەوە بە تەواوی هەڵوەشێنرایەوە، لە 2025دا نەیتوانی تەنانەت سەرۆک و دەستەی سەرۆکاتی بۆ خۆی هەڵبژێرێت و وەک دامەزراوەیەکی مردوو بێدەسەڵات و باڵەخانێکی چۆڵ مایەوە. پێدانی ناڕێکوپێکی موچەی فەرمانبەران و خواردنی دوو موچەی مانگەکانی 11 و 12 لە دیارترین سیماکانی قەیرانی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان. لەم ساڵدا درێژترین ماوە موچە دواکەوت. بە جۆرێک نزیکەی 3 مانگ لە وەرزی هاویندا فەرمانبەران هیچ موچەیەکیان وەرنەگرت. لە ساڵی 2025 سەرەڕای بێموچەیی و نەبوونی خزمەتگوزاری، حکوومەتی ماوە بەسەرچوو پرۆژەی ڕووناکی بەسەر خەڵکی کوردستاندا سەپاند کە کرێی کارەبای بۆ چەند بەرامبەر هەڵکشاند و بارگرانی زۆری دروست کرد. گۆڕانکاری ئەمنیەکانی ساڵی 2025 نیشاندەری لاوازی پێکهاتەی دەسەڵات بوو لە هەرێم. بۆ یەکەم جار لە سنووری پارێزگای هەولێر بەشێک لە ئەندامانی هۆزی هەرکی لەگەڵ هێزە ئەمنیەکانی پارتیدا پێکدا هەڵپژان و هێزەکانیان ناچار بە کشانەوە لە سنووری خەبات کرد. دوای چەند مانگێک و هەر لە سنووری هەولێر خەڵکی گوندەکان ناڕەزاییان دژی پاڵاوتگەی لا ناز دەربڕی و بەهێز وەڵام درانەوە. تەنانەت خەڵکی گوندەکە بە زۆر ڕاگوازران و لە گوندەکەیان دەرکران. لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیش بەشێک لە هاوڵاتیان دژی بێکارەبایی خۆپیشاندانیان کرد و بەهێز وەڵام درانەوە. لەو گرژیانەی سنووری پارێزگای هەولێر چەند کەسێک کوژران و بریندار بوون. سنووری پارێزگای سلێمانیش لە 2025دا بەدەر نەبوو لە ڕووداوی ئەمنی جۆرا و جۆر. دیارترین ڕووداویش هەڵکوتانە سەر بارەگای لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل بوو لەلایەن هێزە ئەمنیەکانی یەکێتیەوە، کاتیایدا چەندین کەس کوژران و بریندار بوون و خودی لاهور شێخ جەنگیش دەستگیر کرا. هەر لە ساڵی 2025دا زنجیرە هێرشێک بە درۆنی بۆم ڕێژکرا و کرایە سەر کێڵگە و کۆمپانیا بیانیە نەوتیەکانی هەرێمی کوردستان و بەرهەمهێنانی نەوتیان بە تەواوی پەک خست. تاوای لێهات هەرێمی کوردستان ناچار بوو مل بۆ مەرجەکانی بەغداد بدات و نەوتی هەرێم بە تەواوی ڕادەستی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ کرا. لە مانگی 11دا هێرش کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر و چەند ڕۆژێک کارەبا لە هەرێمی کوردستان تا ئاستی نەبوون کەم بووەوە. قەیران و دۆخی نالەبار لە هەموو وڵاتێکی جیهاندا ڕوودەدات، بەڵام ئەوەی قوڕی قەیرانەکانی هەرێمی خەست کردووەتەوە بێباکی و بێخەمی و کەمتەرخەمی دەسەڵاتدارانی پارتی وێکێتیە بەرامبەر قەیرانەکان کە هاوشێوەیان لە هیچ وڵاتێکی دنیادا نییە.